بەناوی خوای بەخشندەی مهرەبان ئەمڕۆ ئێمە لە خاکی پیرۆزی کوردستان ئەوتین لە دێی پەرخ طبعا دێی پەرخ دەیەکە لەگەڵ کۆمەڵی دەی زۆر سەر بە ناحیەی سرۆچکە سەر بە پارێزگای سلێمانیە لە ناوچەی شارباژێری تەخت لەم سەرەوە ئەم ناوچەیە ناوچەیەکی شاخاوی زۆر چڕە مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی ڕەحمەتی خوای لێبێ لێرە لەدایک بووە لە ڕەزڵە لەدایک بووە کە وەختی خۆی کاتی هەوار لە هاوی ناڕۆشن بۆ هەوارەکەیان لەوێ لەدایک خۆی لە ئەسڵا خەڵکی ئەم دێیە لێرە فەقەیەتی تەواوەکەوە چیە کۆمەڵک دێهاتە گەڕێوەکو برایم ئاغاوە چێ بۆ ناوچەی هەڵەبجە و لە تریفە و پریس و لە سلێمانی و چەند ناوچەیەک لە هەودەرەوە ناگەڕێ لە ئاخرا لای مامۆستا شێخ عومەری قەرەباغی لە سلێمانی ئیجازەی مەلایەتی وەدەگرێ و یەکەم کاری مەلایەتی یەت بۆ ساڵی 1935 یە بۆ بەرزنجە لەوێ بێماوەی نزیکی 4-5 ساڵ لەوێ بێ پاشان ئەگەڕێتەوە بۆ سلێمانی بۆ مزگەوتی شێخ سەلام قۆناغی گەورەی مامۆسا ئەو کاتە بوو کە هاتە سلێمانی لە مزگەوتی شێخ سەلام لەوێ ڕۆڵی خۆی بینی حجرەیەکی گەورەی هەبوو فەقەیەکی زۆر بە دەوریا بوو یعنی زیاد لە 30 زانای ئاینی لەسەر دەستی ئەوە ئیجازەی مەلایەتی وەرەگرن باوکی لە بەرزنجە لەدایک بووە بەڵێ ئامۆزای خۆشی بۆ ئەمڕێ خۆی تا ئەم آخر ئەوەنە ئەم عیلی خۆشی وەکو وەفای بۆ باتریش من دەکومنتم هەیە معاشەکەی لە 750 فلسەوە بۆ چی مامۆستا مەلا ڕەحیمی وەڵای ئەمە هەر یەک عەشرەتین هەر کە وەختی خۆی ئەمە دوو برابوون لە پشتدەرەوە هاتوون ئەم دیانە ئاوان کردوەوە خزمانی ترمان هەن لە بادینانن هەر لە گوندێکن ئەوش هەر ناوی گوندی پەرخە هەر پەرخی ناوە گوندەکەیان ئەویش بۆ نازانین پەرخ لە چیوە هاتووە شەکە پەرخ لە فەخریوە هاتووە فەخری بەڵێ ناوی فەخری وەک هاتووە بۆ ئێرە ئێمە لەسەر گۆڕستانی سەیوان لە سلێمانی ئەمڕۆ باز لە پیاوێکی زۆر گەورەی ڕیفۆرمخوازی تازەگەر دەکەین بە ناوی مەلا ڕەحیمی پەرخ کە کوڕی مەلا عەبدوڵڵای خدر ئاغایە ئەم بنەماڵەیە لە ئەسڵا خەڵکی دەی نورەدینن لە ناوچەی پشدەر و قەڵازیە لە ئێوە لە سەردەمێکە وەکو بڵێ لە ساڵی 1920ەوە کۆچەکەن بۆ ئەم ناوچەیە و لە دەیەک بۆ خۆیان دروستەکەن لە ناوچەی بەرزنجە لای سرۆشک بە ناوی دەی پەرخ لە بناری شاخی کوڕەکاژاوە دەیەکی جوان بۆ خۆیان دروستەکەن لەوان نیشتەجێ بن و حیوانەکانیان هێنە ئەوێ و لێوە گەشەکەن وردە فراوانە بن و هەتا بە ئیشێکەشن بۆ ڕەزڵە لە ڕەزڵە مەلا عەبدوڵڵای پەرخ لەوێ مەلا ڕەحیمی پەرخی لە دەی ڕەزڵە ساڵی 1970 لەدایکە بێ کاتێکە گەورەیە بێ هەر لەوێ لای ئەو زانایانە ئەخوێنێ و وردە فەقەیەتی دەست پێەکە ژیانی فقایەتی دوایەوەی کە بێتە مەلا یەکەم ڕۆڵی مەلایەتی ئەگوازێتەوە بۆ دەی بەرزنجە لە دەی بەرزنجە لە ساڵی 1935ەوە لە بەرزنجە کە ئیجازەی عیلمی وەرەگرێت لە سلێمانی ئەچێتە بەرزنجە لەوێ مەلایەتەکەی خۆی دەست پێەکە و هەر لەوێ ژنە هێنێ ئامۆزایەکی خۆی هێنێت پاشان لەوێ یەکەم کوڕێ بێ بە ناوی مامۆستا سدیق لەدایکە بێت و لەوێ حجرەیەک دروستەکە لە دەی بەرزنجە یەکێ لە قوتابەکانی مامۆستا مەلا عەزیزی پارەزانیە کە لەوێ خۆی باسیەکە لە ماوەیەک لە خزمەتیا بووە لە بەرزنجە لەوێ حجرەیەکی زۆر گەورەی بێ هەتا ساڵی 1944 لە بەرزنجەیە بێت پاشان لە بەرزنجەوە ئیتر کۆچەکە بەهۆیەوەی کە دوورە دەسە بێ و مناڵەکەیان نەخۆشە بێ کۆچەکە بۆ سلێمانی ساڵی 1944 یەتە مزگەوتی شێخ سەلام لەوێ نیشتەجێ بێ و بۆ خۆی لەوێژێ خۆی کاتەوە یەکێ لەو ئیشانەی کە بۆ یەکەم جار لەوێیکە لە پاڵ مزگەوتەکە وەکو نووسنگەیەک دروستەکە بۆ خەوتنی ئەو مەلایانەی کە لە شوێنەکانی دوورەوە کۆچەکەن بۆ سلێمانی لێرە جێوڕێیەکیان نێبخەون ئەوانە ینی بەیانێک بڵاوە کاتەوە کە هەر کەسێ جێی نییە ئەو مەلاکان تەنها مەلا و فەقەیە بێن لە مزگەوتی شێخ سەلام لەوێ بۆ خۆیان شەوەکەیان بەسەر بن و ئیشی دایرەیە هەر شتێکیان هەیە جێبەجێ بکەن بەڵام ئەو نایڵێ هەروە بڕوا خواردنیان بۆ کا ئێوارە و اینجا شەو فەقەکان لە سلێمانیە باڵانکە و مەلاکان باڵانکە لای ئەو مەلایە هەر چۆنێک بێ دەستەکەن بە باس و خواسی فقهی و شریعەتی و ئەمانە ڕوونەکەنەوە بەم شێوە مەلا ڕەحیمی پەرخی ئەناسرێ و ناوی بەهۆی ئەو میوانانەوە ناوی بە منتیقەکانی سلێمانیا بڵاوە بێتەوە ئەم پیاوە کە هێتە سلێمانی سەرێکا تەعزیەیەکی زۆر
لە سلێمانیا هەیە و زۆری بۆ مزگەوتەکان هێناوە مزگەوتەکانی هەموو پیس و پۆقڵ کردووە خەڵکێکی زۆر ڕوەکاتە مزگەوت کە خەڵکە ڕۆکاتە مزگەوت بۆ تەعزیە هەر لە ژووری مزگەوتا کە نێژەکەیەکەن ئەبوایە دۆشک و لێفە و ئەبوایە سەرین و پشتی و ئەمانە هەمووی بەهاتایە و خەڵک دانیشتای اینجا جگەرە و قاوە و چای و ئەمانە بەهاتایەتە ناو ژوورە پەنگی خواردو لە دووکەڵ و لەوانە پاشان ئەو خەڵکە هەتا بڵێن ئەو تەواوەتی لەوێ ڕاستڵەکیە کاتێکە بەرپرسێکی ناو شاری سلێمانیەتە ناو مزگەوتەکەەوە بە زستان ئابێت پێڵاوەکانی قوڕاویە بێ هەر بە پێڵاوەکان وێتە ناو مزگەوتەکەەوە فاتحای خۆی دا ئەویش تووڕێ بێ دەی و کاتە دەرەوە لێوە بڕیارە هەڵەسی ئەڵێ لە ئیمڕۆ بۆ لاوە بە هیچ شێوەیەک نابێت لە سلێمانیا تەعزیە لە ناو مزگەوتا بێ ئەبێ بە خەڵکەکە ئەڵێ هەر لە سبەینەوە بێ پارەکەەوە کرێتەوە و لە دەرەوەی مزگەوت قاعەیە دروستکەین بۆەوەی ئەوانە نێنە ناو مزگەوتەکەەوە لە دەرەوەی ئیش و کاری خۆیان جێبەجێ بکەن. مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی هەر بەوە ناوەسیەکە لە ناو خەڵکە ئەڵێ ئەبێت تەعزیە لە ناو مزگەوتەکانە دەرکرێ بەڵکو ئەچێ بۆ ناو یەکێتی زانایانی کوردستانی ئەو کاتە داواکە کە فتوایەک دەربکرێ ئەمە بکرێتە فتوایەک دەربکرێ بە سەرپەرشتی خۆی لەوێ فتوایەک دەرەکەن کە ئەبێت تەعزیە لە سلێمانیا لە 3 ڕۆژەوە کە لە بەیانی تا ئێوارە خەڵک مەشغوڵ بۆ پێوەی کەم بکرێتەوە بۆ 2 ڕۆژ و 2 ڕۆژەکەیش لە نیوەڕۆوە بێ هەتاکوونێ عەسر ماوەکەی کەمەکاتەوە بووە پاشان بڕیارە کە بە هیچ شێوەیە خواردن و جگەرە و چایی و قاوە و ئەمانە نابێتە ناو تەعزیەوە ئەمانە زیاد لە تەعزیە خەڵک بێ فاتحایە بخوێنێت و بڕوە مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی لەوێ بڕیارە کە ئەبێ هەر لە سبەینەوە جێبەجێ بکرێ ینی سبحان الله بۆ سبەینیا یەکسەر شێخ کەریمی ئامۆزای شێخ مەحموود نەمر وەفاتەکە یەکسەر بڕیارە ئەچێ بۆ لای بنەماڵەی ینی حەفید پیان ئەڵێ با لە ئێوە دەست پێ بکەین ئەم جێبەجێکردنی ئەم بڕیارە ئەوانیش ڕازێ ئەڵێ ئێمە ملمان لە حەلای جەناب کەچە چونکە چەندجارێک شێخ مەحموود چێ بۆ لای بۆ مزگەوتەکە و لەوێ قسە و باس ومانەکەن لەوێ بڕیارەن کە شێخ کەریم کە ئەمری خواکە لە سبەینەوە هەموو چێشت و خواردن و جگەرە و قاوە و نێرگەلە و ئەمانە لە مزگەوتەکانە لابن و ئەیبەنە شوێنێکی تر لەو دیوە قاعەیەکی بۆ دروستەکەن هەر بۆ شێخ کەریم هەر ئەو ڕۆژە بڵین خێرا قاعەیەک دروستەکەن بۆ بەیانیا و تەعزیەکەی شێخ کەریمە بنە ئەو شوێنە بەو شێوەیە جێبەجێیەکەن کاتێکە مەلا ڕەحیمی پەرخی بڕیارەکەی لەسەردا مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی یەکێک لە فکرەکانی تری ئەوە بوو کە لە سلێمانیا هەستێ کرد کە مەلاکان پەرتەوازان هەرێکی ڕووی لە شوێنێکە لە بین یەکە ناکۆکن کێشە و گرفت و ئەوانیان هەیە داواکە ئەڵێ لە سەردەمی مەولانە خالیدەوە کە مەولانە خالید لە خانەقا هەوڵیا مەلاکانی کوردستان بکاتە یەک گروهی تایبەتی گەورە دروست بکات لە مەلاکان کە هەمویان پەیوەست بن بە بنکەیەکەوە و لێوە بڕیارەکان جێبەجێ بێت و هەمویان ببەسێ بەخۆیەوە کاتێک کە مەولانە خالی کۆچەکە لە سلێمانیەوە چێ بۆ سووریا زانایان لە کوردستانە پەرتەوازە بن مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی دوای 50 ساڵ دوای مەولانە خالی بڕیارە کە دووبارە یەکێتیەک دروست بکرێ ئەم جارە بە تەنزیمی و کاتە کە تەنزیمات دروست بوو لە عالەمە هەموو خەڵک بە لە ڕێوەی ڕێخستن و تەنزیماتەوە کارەکە ئەڵێ ئەم کاتێمە ئەم جارە ئەبێ ئێمە یەکێتێکی زانایان دروست بکەین لەبەرەوە ئەچێ بۆ لای مەرحومی مەلا مستەفای بارزانی داوای لێکە ئەڵێ بەڵکو تۆ کە پیاوێکی گەورەی کوردی و سەرکردەیەکی کوردی بۆ نایەی ئەمەش جێبەجێ بکەیت و بیبەسینۆ بە مەسلەیەکی کوردایەتیوە کە جەناب و سەرکردەیەکی شۆڕژگێری کوردی با زانایانیش پەیوەستکەین بە شۆڕشی کوردەوە و بیبەسینەوە بەوە بەڵام لەڕێی تەنزیماتەکەەوە ینی بەلام سەفای بارزانیش بەم فکرەیە زۆر ڕازیە بێ اینجا لە مێشکیا ئەمە جوڵێک کە بەڕاستی حەقا ئێمە زانایان بێنین و زانایان لە عالەمی ئیسلامیە بۆ خەڵکی بسەلێمەکەوە مافی کورد حەقا کورد ئەبێ مافی هەبێ وەکو میلتەکانی کە لە قورعانە و لە سیرا هەمووی ئەمە جێبەجێ کراوە بە ئاەت دابەزی و چەندها ئاەتمان هەیە باسی نەتەوەکانەکە باسی گەلەکانەکە باسی زمانەکانەکە کە هەموو میلەتێکە بێ زمانی خۆی و مافی خۆی ئەوانە بێ لە ڕێی مەلا ڕەحیمی پەرخیوە مەلام سەوای بارزانی ڕەحمەتی خوای لێ بێ ئەمیشە جێبەجێەکەن و یەکێتی زانایان دروستەکەن و یەکەم کۆبوونەوەکەن لە گەڵاڵە کە جەنابی مەسەلە مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی خۆیە چێ لەوێ و فکرەیەکی ئەم فکرە ئەبەنە ئەوێ لەوێ کۆنگرەیەکی گەورەی بووەکەن و مەلام سەفای بارزانی لەوێ خۆی یەکەم وتارا و دوای مەلا ڕەحیمی پەرخی وتارا و بەم شێوە زانا گەورەکان لەوێ یەکێتی زانایانی ئیسلامی لە کوردستانە دروستە بێت.
باپیرم لە ڕووی مۆقفی نیشتیمانیەوە ئەتوانم لە لوتکا بووە هەمیشە لە پێشەنگا بووە لە دروستکردنێکی دیزانایان و لە بەشداری شۆڕش دواتریش نەفی کراوە لە یادمە هەر لە بەردەوامی ئەو هەڵوێستانە لە 1970 سەرۆکی ئەو کاتەی عێراق بڕیاریدا لە هەر پارێزگایەک 2 مامۆستای ئاینی بنێرێت سلێمانیشێ لەو مامۆستایانە باپیری ڕەحمەتیم بوو کە لەو سەفەرا کرێی هاتوچۆ و کرێی خواردن و پارەی شیرغڵا بدرێتێ بۆ حەج بۆ خۆی و ڕەفیقێکی بەڵام باپیرم لەگەڵەوەی کە زۆر مشتاقی ئەو بۆ سەردانی حەج بکات چکە دەمێ بوو نەچوو بوو بەڵام ڕەدی کردەوە و ئامادە نەبوو پێی بوترێ لەسەر مەسرفی ئەو سەرۆکە کە زڵم لە کوردەکە سەردانی حەج بکە. بەم شێوە مامۆستا بەلاڕەحمی پەرخی هات ئەنی تەمەنێکی زۆر جوانی لە سلێمانیا سەرف کرد چەند جار حکومەتی بەعەز بڵین ئەم کە لەگەڵ مەرحووی مەلا مستەفا خەریک بوو چەند جارێک گیرا هەتا نەفی کرا بۆ منتیقەی سەماوە و ناسریە کاتێک کە گەڕایەوە حکومەت ویستی خەڵاتی بکە بە پارەی حکومەت بینێرێ بۆ حەج ئەو لەویا بڕیاریە لەو ڕۆژەوە ئیسیقالی لە حکومەت کرد وتی تر من بە هیچ شێوەیە پەیوەندی مەلاوە نەماوە ناچم بۆ ئەو حەجێک ناکەم بە پارەی حکومەت من حەج ئەگەر پارەم هەبێت بە پارەی خۆمەکەم لەبەرەوە نەچوو بۆ ئەوە و لێتر لێەوە وازیەنا مامۆستا بەلاڕەحمی پەرخی هەتا ساڵی 1970 ما ئیتر لێەوە وفاتی کرد و ڕەحمەتی خوا چوو.